ئەمڕۆ ئێمە وەک کۆمەڵە گەنجی خۆبەخشی سەرای سوبحاناغا و قەزای سەی سادق هەڵساین بە پاکردنەوەی سەرچاوی ئاوی سەرای سوبحاناغا کە سەرچاوەی ئاوی خواردنەوەی قەزای سەی سادقدا ماوەیەکە ئێمە گیرمان خواردە بەدەست پەتایەکی سوکچوون و ڕشانەوە کە نەخۆشخانەکان ئاگاداریان بڵاو کردو کە ئیتر کەسی کە ناگرێ سەرچاوەی بڵاوبوونەوەی ئەم نەخۆشیش سەرچاوە سەرەکیەکەی پیسبوونی ئاوی خواردنەوەی ئێمەش ئەمڕۆ هەڵساین بە پاکردنەوەی ئەم ئاوە تاوەکو هاوشاریانمان لەم پەتای سوکچوون و ڕشانەوە بپارێزی لەگەڵ هاوڕێیانم مامۆستانی وەرشوو دانیشتوانی چەند گەنجێکی دانیشتی سەراوی سوبحاناغا و سەی سادق هاتوین بۆ ئەم هەڵمەتە بەشداریمان کردووە لە پێناو تەندروستی خۆمان و کەسوکارمان و دانیشتوانی شارەکەمان بۆ ئەوەی بتوانین هەم ئەم ئاوە پاک ببێتەوە ئەو پیسیتیان نەمێنێ بەڵام من داواکارم لەلایەنی پەیوەندیداری قەزای سەی سادق کە ئەم ئاوە ئەگەر مەلەی تیا بکرێ وەکو ساڵانی زوو ئەم ئاوە ئەو نەپیس نابێت پاک ئەبێتەوە چکە مەلەوانەکان لەگەڵ خۆیانە هەم شوێنەکە ئەو قەوزە زۆرە ئەهێنە دەرەوە هەم زیاتر ئاوەکە مەجای فراوانە بێت و ئەو خەڕەمانە زیاد ناکە بۆیە ئێمە بۆ ساڵانی داهاتوش ئەوەی لە توانامانەوێ بە خۆبەخشانە لە خزمەتی شارەکەمان و خەڵکی شارەکەمان بەردەوام